سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای هەولێر متمانە درا لەلایەن بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێرەوە بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی پارێزگاری هەولێر کە ئومێد خۆشناو بوو سەرۆکی فراکشنی پارتی دیموکراتی کوردستانی شێرە پەرلەمانی کوردستان بەڕێوەچوونی پرۆسەکە ئومێد خۆشناو 18 دەنگی هێنا 18 دەنگەکە بەو شێوەیە کە 12 هی پارتی 5 کۆتاکان و دەنگێکیش هی سربەخۆ بەڵام ئەو دەنگە سربەخۆیە پێشتر ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دوای ئەوەی کە وازی یەکێتی نیشتیمانی کوردستان هێنا و چۆن ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەمڕۆ بە سربەخۆ خۆی ناساند واتە کۆی دەنگەکانی ئەوەی کە ئومێد خۆشناو بەدەستی هێنا کە پێی بووە پارێزگاری هەولێر 18 دەنگ بوو بەڵام لە هەرێک لە فراکسیۆنەکانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی گۆڕان و بەشێک لە پەرلەمانتارانی دیکەش دەنجیان بە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستاندا دەبێ بزانم بۆچی ئەو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەنجیان بە ئومێد خۆشناو نەدا تێبینیچیان هەبوو من ئێستا لەگەڵ ئەندازیار عەبدوڕەحمان عومەر ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵا کاک عەبدوڕەحمان ئەو کاتت باش ئەمڕۆ بۆ نەچوونە دانیشتنەکەی ئەنجومەنی پارێزگا و بۆ دەنگتان نەدا بە کاندیدەکەی پارتی بەڵێ خۆ جاری یەکەم نییە ئێمە دەنگ نادەین بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان پێشتریش دەنگمان نەدایە بە کاندیدی دیکە خۆی پارێزگاری ڕابردوو کۆچی کرد خوافی بکە دەنگمان پێدا وەکو پیشاندانی نیەتێکی پاک و باش کە بەو هیوایە بووین کە لەمە دووە تەنیا کاندیدەکانی دێن سەر بە پارتی دیموکراتی کوردستان نەبن چونکە تو لە شاری هەولێر پایتەختی هەولێر بە سەدان و هەزاران کادری باشمان هەیە ئینسانی لێزان و شارەزا و پسپۆڕن دەکرێت خەڵکی دی لەلایەنەکانی دی و هەروە کەسانی سەر بەخۆش کاندید بکرێن لە بۆ پۆستەکان بەڵام بەداخەوە چەندی جارە و هەموو جارێش پێمان گوتوونە ئێستا حکومەتێکەیە لە هەرێمی کوردستان حکومەتی شەراکەتە ئەو حکومەتە شەراکەتە پێویستە شەراکەتی ڕاستەقینە بی چۆن شەراکەتی ڕاستەقینە دەبی ئەوەیە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ خوارەوە ڕنگدانەوەی هەبی لە حکومەتی خۆزیایی هەولێر حکومەتی خۆزیایی هەولێر ئەگە تەماشای بکەی هەمویان پۆستەکان بەدەست پارتیەوەن بەڵام ئێستا تەماشای سولەیمانی بکە تێکەڵاوە حزبەکانی دیشی تێدایە بۆیە ئێمە پێمان باش بوو کە کاندید دەکرێ پێویستە سازانی لەسەر بکرێتن چونکە ئەگە سازان کرا واتە دەبێتە هی هەمومان ئەو کاندیدا ئەنجومەنی پارێزگاکانش ئەنجومەنێکی خزمەتگوزاریە پێویستە هەموو لایەنەکان تێدا بن ئێستا چەندین ڕەنجی تێدا و ئەنجومەنە پێویستە ڕنگدانەوەی ئەو ڕنگانە بی چونکە ئەو ئەنجومەنە چاودێری هەموو حکومەت دەکا نوێنەری خەڵکە پێویستە لەلایەن نوێنەرانی خەڵکەوە کاندیدەکان بێن نەک لەلایەن یەک تاکە حیزب ناوەکان بنێرن و بە زۆرینە بە مەبدەئی زۆرینە و کەمینە تێپەڕێنن و پەسەندی بکەن کاکڕەوان باس لە حکومەتێکی یاخود شەریعەتێکی ڕاستەقینە و باس لەو کردنیەتی پاچی تا نیشانداوە لە دەنگدان بە پارێزگاری کۆسکوری پێشوو و باسە لە هەندێک لە پۆستەکان کرد لە حکومەتی خۆزی لە نێوان هەولێر و سلێمانی کە هەموو ڕەنگەکانی دەیە لەگەڵ دروستبوونی یاخود باڵێ لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو ڕێککەوتنە لە نێوان یەکێتی و پارتی و سنوێی گۆڕانە بکە کۆمەڵێک پۆستی دابش بکرێت بەڵام ساڵانی کە دابش نەکرێت بۆ نمونە جێگری پارێزگاری هەولێر بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان قایمقامی ناوەندی هەولێر بدرێت بە سنوێی گۆڕان هەتا ئێستا پۆستانە نەدراون ئەو زانێرەی ئێمە هەمانە هۆکارەکانی دەنگنەدانی ئەو لایەنانە بۆیە کە تاکو ئێستا لەلایەن پارتی دیموکراتی کوردستان ئەو پۆستانە نەدراون ئەمە تا چەند لە ئێوە ژوایە خۆی ئەوەی باسی دەکەی ڕێکەوتنی ساڵی 2015 بوو کە من ئەندامێکی وەفدی دانوستکار بووم لەگەر وەفدی پارتی ڕێککەوتین ئەو کات کە قایمقامی ناوەند 5 مدیر ناحەیە 2 مدیر عام بدرێ بە گۆڕان دوو لە مدیر عامەکان دەست بەکاریش بوون بەڵام ئەو کاتێک کە وەزیرەکانی گۆڕان دەرکران
لە وەزارەتەکان نردیانەوە ماڵەوە ئەو دوو مدیر عامەش ڕەوانەی ماڵەوە کران. ئێستا شوێنی ئەو دوو مدیر عامە بە وەکالەت بەڕێوە دەسی لە نایەن پارتیەوە. نازم شەراکەت معنای چییە؟ ئەگە شەراکەت هەبیتن ئەوانەوە ڕاتبیان دەدەیە هەموو امتیازاتیان هەیە بۆچی لە ماڵەوە بن با بێن دەوام بکەن زایدان ئەو مدیر ناحیانەی دی بەڵام دیارە ئەو نیەتە نییە کە شەراکەت هەبیتن ناوە یەک لە هۆکارەکان بەڵێ هەروە قەنەعەتیشمان وا بوو کە بۆ شێوەی زاران ئەمە هەر بۆ دەست برنکردنەوە نەچینە ناو کۆبوونەوە بەڵکو دەبی ئێمەش ڕێیمان هەبی سازان هەبی چونکە ئەو وڵاتەی ئێمە تووشی کۆمەڵێک کێشە و گرفت بووە بە تەبایی و یەکڕێزی و سازانی هەموو لایەک بەڕێوە دەچی ناکرێ قۆڕق بکرێ لەلایەن لایەنێک یان دوو لایەن بەڵکو پێویستە هەموو پێکەوە شان بدەنە بەرێ تاکو کێشەکان پێکەوە چارەسەر بکرد. تەماشای ئێستا بەغداش ئەوەندە جێ لە هەولێر ڕناگری جێ لە ئەو وەفدی کوردستانی ڕناگری دەزانی کە ناکۆچی هەیە لێرە و لە هەرێمی کوردستان تەبایی نییە و یەکڕێزی نییە و چۆن ئێمە ئێستا دەزانین ئەوان جووا دەزانن هەموو معلوماتێکیان هەیە بۆیە پێویستە هەمومان پێکەوە ئەو وڵاتە بەڕێوە بین چونکە شەراکەتی ڕاستەقینە معنای چییە؟ یعنی هەر لایەنێک شەریکی ڕاستەقینە بی دەبی شەریک بی لە بڕیاردان لە بەڕێوەبردن لە جێبەجێکردنی بڕیارەکانیش. ئەمڕۆ و دوێنێکەش شارێکی زۆرتان لەسەر بووکە چنددەنگ بدەن ئەمە بڕیاری حزبی بوو کە نەچوونەکتانەدا یان بڕیاری شخصی خۆتان و قەنەعەتان پێ بوو؟ وەکو فشارم لەسەر نەبوو بەشکل ئەندامەکانی کە لەسەریان ئەندامەکانی دیەک دەتوان لەوان بپرسن بەڵام ئەوە بڕیاری خۆمان بوو. ئەو ڕۆژ وتەبێژی گۆڕان پەیوەندی پێوە کردم دەستخۆشی لێکردین لەو مۆقیفەی کە نیشانماندا. ئەمە بچنەوەی گۆڕان داوای لێ نەکردم چنددەنگ بدەن ئەوزە نامەوێت بچمەنەوە تەفاسیلە چکەوە شوێنی داخلی حیزبیە بەڵام ئەمە وەکو فراکسیۆن بڕیارماندا و بە ئیتفاق لەگەڵ کۆمەڵ و یەکگرت و قسەشمان لەگەر ئەوەش کرد چکە یەکێتیش وتیان ئێمەش بەنیازین کە دەنگ نەدەین و چاوەڕێی مەرجەعی خۆیان دەکەن و تا شەوێ درەنگ ئەوز خەبەری ئێمەیانداوە گوتیان ئێمەش دەنگ نادەین. واتە ئەوڕۆکە دەنگتانەدا نەچونە ناو هۆڵی کۆبوونی ئەنجومەنی پارێزگا دوای ئەوە کە وتەبێژی بچنەوەی گۆڕان دەستخۆشی لێکردن دەبێ بڵێم لەسەر ئەو هەڵوێستتان هیچ گرفتێکتان بۆ دروست نەبووە لە چێ بچنەوەی گۆڕان نەخێر کاک عەبدوڕەحمان دەمی ئەوی شتێکی تر بپرسم هەر کەسێک بێتە پارێزگار کۆمەڵک بەرنامە پرۆژە هەیە بەڵام لە بەجێبەجێکردنی بەرنامە پرۆژەکانی زۆر گلەیی دەکرێت ئەگەر بین تەوەرێک باسکەین هەرچی دێت باسی چاکسازی دەکات بەڵام لە شاری هەولێر و دەوروبەری با بڵێن سنووری پارێزگای هەولێر کۆمەڵی خەڵکانێکن تەجاوز دەکەن کۆمەڵ خەڵکانێکە دەستن بەسەر پاڵاگە و زەوی نایاسایی و کۆمەڵ بابەتی دیکەوا گوتیا پیتانوەیە ئەم پارێزگارە نوێ دەتوانێت ئەم هەموو چاکسازیانە ئەنجامدات؟ خۆی ئەو چاکسازی با بڵێن لە هەرێمی کوردستان بڕیاری لۆ دەرچووە یاسایەکی باشە بەڕنامەیەکی باشی چاکسازیە بەڵام جێبەجێ ناکرێت قسەی باش هەر قسەی باش فڕێ دەکە لە واقع حال جێبەجێ نەکرد یعنی هیچ زووتنەوەی گۆڕانیش کە سوتە ناو حکومەت بەو ناوەی سوتە ناو حکومەت کە چاکسازی بکە بەڵام قەناعەتی من وایە تاکو ئێستا چاکسازی جێبەجێ نەکراوە و نەشکراوە و زەحمەتیشە بکرێ بۆیە لە ئاستی پارێزگاش خۆی چاکسازی چۆن دەکرێت دەبی ئیرادەیەکی سیاسی هەبی بڕیاری جددی هەبی دومیش دەبی ستافی باش هەبی کە کارەکەی بکەن ئەوجا زەحمەتە چکە ئەو بڕیارە جددیەی چاکسازی نییە. با دوا پرسیار بکەم لەسەر ئەو هەڵوێستەی ئێوە پێتان وانییە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بچنەوەی گۆڕان سار ببێتەوە یاخود گرژی بکەوێتە نێوانیان؟ باوەڕ ناکەم مافێکی یاسایی خۆمانە
بەکارمان هێنایە ئەو ئیتفاقی ئێستا هەیە لە بینی گۆڕان و پارتی لەسەر ئاستی حکوومەتی هەرێمە سۆڕ نەبوویتەوە بۆ حکوومەتی خۆجێی ئێمەش مؤسسەیەکی چی هەڵبژێردراوین وەکو پەرلەمانی چۆن ئێستا پەرلەمان مەسئولی حکوومەتی هەرێمە ئێمەش مەسئولی حکوومەتی خۆجین حقی خۆمانە مداخلە بکەین حقی خۆمانە قسەی خۆمان بکەین حقی خۆمانە بە دوواداچوون بکەین یاخود هەڵوێست وەگرین لە موقفانەی کە لە حکوومەتی خۆجێ ڕوودەداتن بۆیە